بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم وبارك على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. خوشكو براني برزم خۆم بە خۆشحاڵ دەزانم دێمە خزمەتان لە پەیجی ڕایحانە لە کەناڵی ڕایحانە لە وەڵامی گومانەکانی ئیلحاد لەسەر دروستبوونی گردون. لەوانەی ڕابردوودا باسی کۆمەڵێک گومانمان کرد، وەڵامی ئەو گومانانشمان داوە و لە باسی دروستبوونی جینات یان شەریدەکانی جینات وەستابووین. ئێستا بە شێوەیەکی کورت و پوخت دەینەوە سەر باسی ئەو جیناتە یان ئەو زانیاریە کە ئاخۆ چۆن بەدی هاتووە یان چۆن دروست بووە. خۆشەویستانم، یەک لەو شتە سەیر و سەمەرانەی کە لە هەر زیندەوەرێکدا هەیە کە زانستی ئێستا پێی گەیشتووە و زۆر پێی سەرسامە بریتە لە بوونی جینات، بوونی شەرید، واتە هەر یەک لەو شەریتانە لەو جیناتانە هەموو خانەکان، هەموو ئەو بڵێن شتانەی تێدایە، معلومات و زانیارانی تێدا کە هەر زیندەوەرێک پێویستی پێێتی. لە سەرەتادا بابین باسی ئەوە بکەین کە ئایا ئاخۆ جینات چۆن دروست بووە و ئایا چۆن هاتۆتە کایەوە. زانایەکی ماتماتیکمان هەیە کە زانایەکی ئەمریکیە بە ناوی نۆربێرت وینەر. لە بواری ماتماتیکا ئیش ئەکات، ئەڵێتن زانیاریە، نەمادەیە نەوزەیە. ئەو پرسیارێکی عەقڵیە، با بپرسین ئایا چۆن لە ناکاو زانیاریەکان پەیدا بوون، چۆن لە ناکاو ئەو زانیاریانە پەیدا بوون، زانیاری جینات. ئەو شەریتە DNA کە تەرخان کەرەوە بەڵگرتنی زانیاری لە نێو ناوکی هەموو خانێک لە خانەکانی سیستەم، هەر یەک لەو خانانە کە هەڵگری DNA بێتن، ئەو شەریتی تێدا، ئەو شەریتانە کە شەریتی جیناتن. لە ناویدا 4 ملیار زانیاری هەیە، 4 ملیار زانیاری لە ناو هەر یەکێک لەو خانانەدا هەیە کە ئەو خانانە شەریتی جیناتی تێدایە، کە 4 ملیار پیتی تێدا نووسراوە کە زانایان پێی گەیشتون. بۆ یەکێکە لەو شتانەی کە زانست پێی سەرسام بۆ بەڕاستی. پۆل داڤیس کە یەکێکە لە بڵێن فیزیاناسە ئەگنۆستیکەکان، ئەڵێتن زاناکان لە پشت دەرگای کڵۆمەوە بە ئاشکرا باسی ئەوە ئەکەن کە بەڕاستی زۆر سەرسامن بە هەبوونی زانیاری جینات، ئەو شەریتانە کە لە ناو هەر خانێک لەو خانانەدا هەن کە لە 4 ملیار پیتیان معلومات و زانیاری پێک هاتووە، هەر یەکێک لەوانە، کە ئەمە بەڕاستی دەرگایەکە بۆ باوەڕداران کە خراوەتە سەر پشت، کە باوەڕداران ئەتوانن ئەمە بکەنە بەڵگەیەک لەسەر بوونی خالیقێک، دروستکەرێک کە ئەم زانیارانەی هێناوەتە بوون، هێناوەتە کایەوە، چونکە ناکری ئەم زانیارانە لە خۆیانەوە بێنە بوون. هەتا ئەمە قسەی پۆل داڤیزیشە، ئەڵێتن لە قسەی دووەمی ئەڵێتن ئەگەر بێت و زانایان کە لێکۆڵێنەوەیان کردووە لەم جیناتانە، ئەگەر بڵێن وەڵا ئێمە نازانین سەرچاوەی زانیاری ئەم جیناتانە چییە و لە چێوە هاتووە، چۆن هاتووە، واتە پشت لە تێڕوانینە مادیەکەی خۆیان بکەن، ئەو بە ئەکید بن لەوەی کە ڕاتب و لایەنە ئابوووریەکانیان دەپسڵێ. یعنی ئەو جیهانە غەربیە ئەوروپیە ئیلحادیە جوولەکەی کە پشتگیری لە مادیەت ئەکات، ئەو موچەکانیان و پارەکانیان و لایەنی ئابووریان ئەبڕێت لۆ، چونکە گەروتیان سەرچاوەی زانیاری ئەم جیناتانە نازاندرێ و نازانین چۆنە و لە چێوە هاتوو چۆن پەیدا بووە، ئەمە ئەبێتە دەرگایەک بۆ ئەهلی ئیمان کە بڵێن بەڵێ ئەمە خودایەک، داهێنەرێک، خالیقێک هێناویەتە بوون ئالێرۆکانەدا پشتی مادیەت ئەشکێتن. جا لێزلی ئۆرگێڵ، طبعا لێزلی ئۆرگێڵ لێکێک لە سیمینارە هەرە بەناوبانگەکانی لەسەر مەسەلەی پێدابوونی ژیان، قسەیەکی زۆر جوانی هەیە لە محاضرێک لە محاضرەکان. ئەڵێتن هیوادارم هیچ کەسێکی باوەڕدار لەو محاضرەی من ئامادە نەبێت، چونکە باسەکە باسی سەرەتایی پەیدابوونی گردوونی ژیانە، چونکە نەزانایەکانی بواری بایۆلۆژی و فیزیا هیچ تەفسیرێکیان نییە بۆ سەرەتای گردوون و ژیان، نە ئەو زانستەشی کە ئێستا پێگەیشتون هیچ تەفسیرێکی نییە. وێڵێ هیوادارم هیچ باوەڕدارێک بوونی نەبێتن لە سیمینارەکەمدا. جا بەڕاستی کاتێک کە دەتەوێت باسی جینات بکەی،
لەلای یەک لەو ملحیدانە بێباوەڕانە جا کورد بێت یان عەرەب بێت وازانی باسی شتێکی زۆر سادە و طبیعی بۆکەی وازانی باسی سەدەکانی 19 میلۆکەی کە تۆ باسی زیناتی بۆکەی ئەڵێتن ئەخرنا ئەمە خانەمان هەیە خانەی ئاساییە و سادەیە خانەمان هەیە خانەی زۆر زۆر ورد و دقیق و سەرنجڕاکێشە کە بەڕاستی ئەمە وەڵامێکی زۆر خرافیە ئەمە وەڵامێکی زۆر خرافیە و ئەمە تانەدانە لە وردیەتی و دقیقیەتی و لە دروستبوونی خودی ئەم زیناتە بەڕاستی ئەمە وەڵامێکی زۆر زۆر کۆنە بابێن وەڵامی نوێ بێنن بابێن قسەی نوێ بکەنە سەر ئەم بابەتە چونکە هەر خانێک لەو خانانە کە تۆ چتە سەیری ئەەکەی هەموو سەرنجڕاکێشە هیچ خانێکی سادەمان نییە هیچ خانێکی ئاساییمان نییە بەڕاست هەر یەک لەو خانانە کە ئیستەوە سەری لە خانێکی عەجیبە وردە سەرنجڕاکێشە سەرسامکەرە چەندە هەشتی زانیاری و سەرسامکەری تێدایە جاگەر بینە سەر هەر بوونەوەری تاکخانەی مەسەلەن ئەو وردەکاری ڕێی کوپێکی کە هەر لە یەکێک لە تاکخانەیەکاندایە بەڕاستی ئەمە هەمووی ئەومان بۆ دەرخات کە هیچ خانەیەکی ئاسایی بوونی نییە بۆ نمونە ئامێری ئەندامۆسکا ئامێری ئەندامۆسکا یەکجار سەیرە کە لە نێو خانەی هەموو بوونەوەرێکدا هەیە هەموو بوونەوەرێکی زیندوودا هەیە دا تاکخانە بیان فرەخانە بێت هەر بوونەوەرێک کە زیندەوەرە زیندووە تاکخانە بیان فرەخانە بێت ئەندامۆچکەی هەیە تەمەنە ئەو ئەندامۆچکەیە چییە ئەو ئەندامۆچکەیە شتێکی باریکی درێژە دوو پێ و دوو قاسی هەیە دوو دەست و دوو قاسی هەیە ئیشی چییە ئیشی بریتە لە بردنەدەری پێکاتەکان بۆ دەرەوەی خانە یعنی ئیشی ئەوێ پێکاتەکان دەباتە دەرەوەی خانە ئەوەندە بە عەجیبی بە وردی ئیشی خۆی ئەکاتن هەتا پێی بکرێ بەخۆی مەسەلەن پێکاتێکی زۆر لە خۆی گەورەتر هەڵ ئەگرێتن ئەی باتە دەرەوەی خانە خۆگەر نەیتوانی ئەوە یەکسەر داوا ئەکاتن لە ئەندامۆچکەیەکی تر بێ یارمەتی بدات لە هەڵگرتنی ئەو پێکاتەیە خۆگەر بەخۆی نەتوانی داوای یارمەتی لە کەسێکی تر لە ئەندامۆچکەیەکی تر ئەکات یانەوە تا ئەگەر ڕێگایەکی زۆر ڕێگایەکی تەسێک بێ ڕێگایەکی زۆر ناخۆش بێ نەتوانێت دیسان داوای یارمەتی لە کەنیسینێکی تر دەکاتن ئەمە لە تاکخانەیەکدا ئەدی چی ئەکەن لە دەربارەی ئامێری قامچی بەکتریا طبعا ئامێری قامچی بەکتریا لە ئامێرەکانی خانەی بەکتریایی تاکخانەیەدایە واتە یەکێک لە ئامێرەکانی خانەی بەکتریای تاکخانەیی ملحیدەکان طبعا پێیان وایە خانەیەکی سەرەتاییە طبعا ئەم قامچی بەکتریایە لە 200 پرۆتین پێک هاتووە ئەگەر بێت و پرۆتینەکانی لەوە کەمتر بن یانەوە تا ئەگەر بێت و پرۆتینێک بچێتە جێی پرۆتینێکی تر ئەم قامچی بەکتریایە دروست نابێتن قەبارەی بزونێرەکەی ئەو قامچیە 1/100,000 ئینجە 1/100,000 ئینجە کە 10,000 جوولە ئەکەن لە خولەکێکدا 10,000 جوولە لە خولەکێکدا ئەزۆڵێتەوە ئاراستە جوولەی خۆی لە بەشێک لە 40,000 بەش لە چرکێکدا دەزۆڵێنێت ئەم قامچی عەجیب و سەیرە زانانی ماتماتیک هاتوون لێ کۆڵێنیان کردووە زانانی بیرکاری زانانی ماتماتیک هاتوون بە حیسابکردنی ئەگەری پەیدابوونی ئەم قامچە بە سوودفە هاتوونە لێ کۆڵێنیان کردووە ئایا ئەکرێ ئەم قامچەی بەکتریە بە سوودفە دروست بێت یان نە زانانی ماتماتیک ئەڵێن ئەگەری دروستبوونی قامچی بەکتریە بریتە لە 10^1107 بریتە لە 10^1107 ئەگەری دروستبوونی بە سوودفە کە ئەگەر بێت و تۆ گەردیلەکانی هەموو گەردوون لێک بدەی ڕێژیان ناکاتە 10^8 یعنی زۆر 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 دوورە زۆر لە گەردوون دوورە دروستبوونی ئەم بڵێن قامچیە بەکتریای بە سوودفە کەوکو باسییان کردووە ئەگەری دروستبوونی بە سوودفە 10^1107 کە ئەگەر بێت و هەژمارەی هەموو گەردیلەکانی گەردوون لێک بدەی ناکاتە 10^8 بۆیە زۆر دوورە ئەگەری دروستبوونی هاتوون ئەگەرێکی تریان دانەوە ئەڵێن ئامێرێکمان هەیە نزیکە لە ئامێری قامچی بەکتریا کە ئەو پەیدا دەبێت لە دوای ئەو ئامێرە ئینجا قامچی بەکتریا پەیدا دەبێت زانان لە وڵامدا ئەڵێن نەخێر وانە یەکەم جار قامچی بەکتریا پەیدا ئەبێتن ئینجا ئەو ئامێرە لە دوای قامچی بەکتریا پەیدا بێت چونکە کۆنترین خانەیە بە کۆنترین خانە دائەندرێتن کە خانەیەکی زیندووە
ئەگەر بینە سەر باسی زیناتەکان طبعا بۆ هەر زیندەوەرێک کە بێوێت بژێت کەمترین زینات پێویستە کە بتوانێت پێی بژێتن. زانایان لە قوڵنەوە کردووە ئایا هەر زیندەوەرێک بۆی بتوانێت بژێت پێویستی بە کەمترین زینات چەندە، یعنی ئایا چەندی پێویستە بۆی ببێت بە کەمترین زینات بۆی ئەو زیندەوەرە بتوانێتن پێی بژێت. چونکە هەر یەکێک لەو زیناتانە کاری خۆی ئەکات. هەندێکان هەڵدەستن بە کۆکردنەوەی وزە، هەندێکان هەڵدەستن بە کۆکردنەوەی خواردن، هەندێکان هەر یەکێک لەوانە کارێکی هەیە. ئاخیر لەو قوڵینەوە کە کراوە زانست بەو گەیشتووە کە پوختەی کەمترین ڕێژەی زینات لە نێوان 244 بۆ نزیکە 1600 زیناتە. هەر زیندەوەرێک بۆی بژێتن پێویستی بە کەمترین زینات بێتن بۆی بتوانێت بژێ لە 244 بۆ نزیکەی 1600 زیناتە. باشە، ئێستا با بینە سەر ئەو تێگەیشتنەی ئەوان کە بۆ جیهانی مادیەت هەیەە. ئەڵێن جیهان مادەیە، ئەوەی کە هەیە هەمووی مادەیە، هیچ شتێک نییە بە ناوی دروستبوون یان خالیقێک کە دروستی کردبێت. باشە، هەرێک لەو زیندەوەرانە کە زیندووە کە پێویستە بژێت وەکو زیندەوەرێک، وەکو باسمان کرد کەمترین ڕێژەی زیناتی کە پێویست بێت لە 244 و دەست پێکە بۆ 1600 زینات بۆی بتوانێت بژێت. ئایا ئەم زیندەوەرە کە پێویستی بۆ زیناتانەیە بە شێوەیەکی مادی زیناتی بۆ دروست ئەبێتن یان بە شێوەیەکی زانستی و سیستەمی؟ زانان لەو کڵێنوان کردووە کە بەپێی زانست ئەو زیناتانە کە لە هەر زیندەوەرێکدا هەن بە شێوەیەکی مادی و هەڕەمەچی نییە کە لە سفرەوە دەست پێ بکە. چونکە گەر مادی بێ وەکو مادە لە سەرەتاوە دەست پێ بکە بڵێ وەڵا کاکە ئەمە شتێکی مادیە و هەر لە سەرەتاوە دەستی پێ کردو و خۆی گەشە کردووە، خۆی پرەوداوە، ئەتوانین بڵێن لە سفرەوە دەست پێکە ئینجا 1 ئینجا 2 ئینجا 3 هەتا کۆتایی. بەڵام زانست گەیشتوت ئەوە کە ئەو زیناتانە سفریان نییە ئیلا لە یەکەوە دەست پێکە هەتا 100 لە یەک هەتا 100. کەواتە هەر یەک لەو زیناتانە یان هەر یەک لەو خانانە کە دروست بووە بە سیستەمێکی تەواوی سەدڕاکێشەوە دروست کراوە. شتێک نییە هەر سەرەتایەکی هەبێ لە خۆیەوە یان لە سفرەوە دەست پێ بکاتن. نەخێر، ئیلا کارزانێک، حەکیمێک، عالیمێک، خودایەک هەر یەک لەم زیناتانی بە شێوەیەکی علمی و زانستی و جوان دروست کردووە. پرسیارێکەیە لە پرسیار هەرە گرینگەکان بەڕاستی ژیان چۆن دەستی پێ کردووە. طبعا ئەم پرسیارە بە قورسترین پرسیاردا ئەندرێت لە زانستی ئەزموونگەراییدا. لە زانستی ئەزموونگەرایی کە تو بتێ پرسیارێک بکەی قورسترین پرسیار بریتە لە چۆنیەتی دروستبوونی یان دەستپێکردنی گەردوون ژیان. طبعا ستیوارت کۆفمان طبعا یەکێکە لە زانە گەورەکانی بایۆلۆجی و لە سەرەتای گەردووندا ئیش ئەکا لە بوارشدا ئیش ئەکا. دەڵێتن قسێکی زۆر زانیە، دەڵێ گەر هەر کەسێک پێگوتی لە ڕووی زانستیەوە من دەزانم ژیان چۆن دەستی پێ کردووە، ئەوە یان ئەو تا گێلە یان ئەو تایە فێڵباسە، یەک لەو دووەیە. لە پێگەی سانتیفیک طبعا کە پێگەیەکی زانستی جیهانیە لەوێن دەرێت دێت لە قسەسە ئەو باراکە مەسەلەی دروستبوونی سەرەتایی گەردوون ژیان دێت هەموو دلیل بەڵگەکانی ملحیدەکان دێنێتن. دەڵێ ئەو دلیل و بەڵگانەی کە ملحیدەکان باسی ئەکەن ئەهلی الحاد باسی ئەکا بۆ سەرەتای دروستبوونی گەردوون ژیان هەمووی شتی پرۆپوسە، هیچ دلیلێکی نیە، هیچ بەڵگەیەکی لەسەر نیە، هیچی زانستی و عەقلی و مەنطیقی نین. يعني وباسما كر ستيوارت كوفمان طبعا يكك لزانكاني بيولوجي وزاناك اللي يقولون لسرتاي قردونيش أكاتنا وقسيك صريحي وصحيحي راشكاوي أوا حتى لا بيجي سانتيفيكيش بلابوتو كبيجي كيزانستيا ذا أما كاتي كأولو عقسان أكيم راسي كبراقي من الحدة ذا بيش وطلقاك أو مخالفة كان بواسعي ألين وهرشتك معلومات عن لسرينة بالزانياري عن لسرينة بيت زانياري لسر كونا كانوا ضلن والله أما هي خداك يعني خداك درستي كردوا إما لولام ده الله نخير أو مغالطة نية أو تيكل كيشان نية أما بس يشتك دكين كزانيارية معلوماتها وباسي أو كسش أكين كزانياركي هنا درستي كردوا ومعلومات كان بدقيقة بوردي أدين بدس أيوة أما شتانك نية إما خماني بشارينه أما شتيكي مادي نية طبعا والله شتيكا مادية يتدرزوا يتريس معلومات زانياري كي تدانيا يشكاني ديارني نازاني تشكاني خير وما الدنيا أول شتيكا معلوماتها أما زانياري أما زانست معلومات زانياري مادنية زانياري ومعلومات كسيك دهينة تكايا وكسيك درستي أكا كسيك داي إهينة
ناکری هیچ معلومات و زانیارێک بەڕاستی لە خۆیەوە دروست ببێتن. چۆن 4 ملیار زانیاری بە شێوەیەکی کۆت لەناو هەر خانەیەکدا لە خانەکانی جەستە نووسراوەتەوە. ئەخەوەی گاڵتە نیە بەڕاستی. ئەوە شتێک نییە ناوی لە بنێ مخاڵەتە، ئەمە شتێک نییە ناوی لە بنەی مادە. 4 ملیار زانیاری بە شێوەیەکی کۆت لەنێو هەر خانێک لە خانەکانی جەستەدا نووسراوەتەوە. لە ڕووی عەقڵیەوە بەڵگە نەویستە ئەمە بەڕاستی. یان مثلا ئەم کۆدانە چۆن دابش ئەبن دابش چۆن دەگۆڕێن. مثلا هەمانە بۆ گۆشتە، هەمانە خوێنە، هەمانە هۆرمۆنات، هەمانە فەرمانەکان. یعنی ئایا ئەو دابشبوونە ئەوە تەقسیمە ئەمە نابێ ئەمە معلوماتی ئایا مەزانیاری نییە؟ بۆی ئەوانەی کە بەڵگە لەو شتا ڕۆشن و دیارانە ئەەکەم بەڕاستی ئەوە پێویستە لەسەریان بەڵگە بێنن مادەم ئینکاری لەو بەڵگە ڕۆشن و دیارانە ئەکەن. جا ئەو هەموو زانکۆ و تاقیگە و ئەو هەموو کارگەزە بەلاحانە ئەو هەموو عەقڵیەتە زیرەکێکی ئێستا هەیە کە ناتوانن وێنەیەکی زۆر سادەی ژیان دروست بکەن، چۆن خانێکی زیندوو لە تێکەڵەیەکی کیمیاوی نازیندوو دروست بکەن، ئایا چۆن باسی مادە ئەکەن، ئایا چۆن باسی ئەوکەن کە گردونێکی مادیە. یعنی ئەو هەموو عەقڵیەتە، ئەو هەموو عیلمە، ئەو هەموو زانستە، ئەو هەموو تاقیگەیە، ئەو هەموو عەقڵی گەورەیە نەتوانێت یەک زیندەوەری ئاسایش سناعیش دروستکە، ناتوانێت. بۆیە ئەو نازانێت ژیان چۆن دەستی پێ کردووە، ئەو نازانێت سیستەم چییە، زانیاری چییە، ئەو نازانێت زیندەوەرەکان چۆن هاتوونە تەکایەوە. هیچ معلوماتێکی زانیاریکی لەسەر ئەوانە نییە. هەر خۆی ڕادەستی چ کردووە؟ بۆشایی. یعنی کەلێنێکی ڕابردوو لە بۆشایی یان کەلێنێکی بۆشایی لە داهاتوودا خۆی تەسمیلی ئەوە کاتن. یعنی ئەڵێ چی؟ ئەڵێ وەڵا ئێمە لەوانێ لە داهاتوودا بیزانین، لەوانێ لە داهاتوودا زانایەکان پێی بگەن، لەوانێ لە داهاتوو زانیاری بەدەست بێنی لەو بارەیەوە. یعنی خۆی دایم بخاتە بۆشایی، بۆشاییەک لە ڕابردوو یانەوە تا بۆشاییەک لە داهاتوو. بۆی خۆی تعالی فەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم وقد كفروا به من قبل ويقذفون بالغيب من مكان بعيد. ئەوانەی کە باوەڕیان بەخوا بە پێغەمبەر و بە ئیسلام نییە، ئیتر هەر لە خۆیانەوە قسە ئەدەنە، فڕێ ئەدەن لەباری غیبەوە، قسە لەسەر غیب ئەکەن کە هیچ معلومات و زانیاریکیشیان نییە. ئایا مولحید بێباوەڕ مافی ئەوەی هەیە بەڵگەی داهاتوو بخاتە باوەڕبوونەوە، بڵێ وەڵا لە داهاتوودا ئێمە دەزانێت چۆن ئەم سیستەمەیان ئەم زانیاریە دروست بووە. طبعا ئەمە ئەگەر بمانەوێت داهاتوو بەکاربێنین بۆ باوەڕبوون، مثلا تۆ ئەڵێ من باوەڕ بەو شتە ئەەکەم لە داهاتوودا ئەگەری هەیە ڕوو بدە یان ئەگەری هەیە دروست بێت یان زانیاری لەسەر پەیداکەین بە دوو مەرج. یەکەمیان شتەکە پێچەوانی عەقڵ نەبێ و پێچەوانی مەنتیقۆلۆژیک نەبێتن. ئەگەر شتێک پێچەوانی عەقڵ بوو، شتێک پێچەوانی مەنتیقۆلۆژیک بوو، ناکرێت بیخەیتە داهاتوو، ناکرێت بیخەیتە داهاتوو، ناکرێت بەرحاڵ وەکو باسمان کرد تۆ ئەتوانی باوەڕبوون بخەیتە داهاتوو، بتەوێت لە داهاتوودا باوەڕ بە شتێک بکەیت، بڵێ وڵا شتێک لە داهاتوودا دروست دەبێت یان زانیمان لەسەر پێدا بێ یان باوەڕی پێ دەکەین، بەدوو مەرجەکەمان مخالفی عەقڵ نەبێت، دوای مخالفی مەنتیق نەبێتن بەڕاستی. ئایا پەیدابوونی ژیان لەسەر گۆی زەوی لە خۆوە عەقڵ قبولی ئەکات؟ نەخێر، عەقڵ قبولی ناکات. لەبەرەوەی ئەگەر پەیدابوونی ژیان لەسەر گۆی زەوی شتێک بێ عەقڵ قبولی بکاتن لە خۆیەوە، ئەوە ئەو کاتە مرۆڤەکان ئەتوانی بە ئارەزوی خۆیان هەر کاتێک بێ بە هەر شێوەیەک بێ بە هەر نوعێک بێ بتوان خۆیان ژیان دروست بکەن، خۆیان دروست بکەن. بەڵام ئەمە بە هیچ شێوەیەک عەقڵ قبولی ناکات کە ژیان یان گردون لە خۆیەوە دروست ببێتن. بۆیە ئەگەر سەیر بکەین بەو دوایانە، طبعاً بەو دوایانە خەڵاتێکی زۆر گەورەیان دانایە.
تەرخان کردو بۆ کەسانی بۆ کەسێک کە دەتوانێت وەڵامی ئەو پرسیارە بداتەوە ژیان چۆن پەیدا بووە. دووهەمین خەڵات کە تەرخان کراوە 5 میلیۆن دۆلارە. کەم خەڵاتە لە زانکۆی ئەریزۆنا دانراوە. لە زانکۆی ئەریزۆنادا 5 میلیۆن دۆلار دانراوە وەکو خەڵات بۆ هەر کەسێک بتوانێت وەڵامی پرسیارە بداتەوە ئایا گردون ژیان چۆن پەیدا بووە. بڕەپارەی بۆ ئەندازەیە بۆ هەر کەسێک کە بتوانێت چ بکە دیزایانی بەشێک لە شەریتی جینات بکات ئەگەر سادەتریش بێ لە جینات. یعنی تۆ وەرە بەو هەموو عەقلیەتە بەو هەموو زانایە بەو هەموو کارگایە بەو هەموو عیلم و زانستە پێشکەوتنە 5 میلیۆن دۆلار خەڵەت دابنەی لە بۆ کەسێک کە بتوانێت وەڵامی ئەو پرسیارە بداتەوە چۆن ژیان پەیدا بووە کە بتوانی بچووکترین شەریتی جینات دروست بکەیت کە ئەگەر بێت و شەریتیش نەبێت بەس شتێکی زۆر سادە بەس نزیک بێ لە جینات کە بتوانین دروستی بکەیت کە تا ئێستا نەکەس وەڵامی داوەتەوە نەکەس ئەزانێ و نەکەسیش وەڵامی ئەو پرسیارەی داوەتەوە. بۆیە خوي تعالى فرمي أعوذ بالله من الشيطان الرجيم يا أيها الناس ضرب مثل فاستمعوا له إن الذين تدعون من دون الله لن يخلقوا ذبابا ولو يجتمعوا له وإن يسلبهم الذباب شيئا لا يستنقذوه منه ضعف الطالب والمطلوب. خوي قال فرمي أي أواني أي خلشينا أي أواني ك مثلا غير خواه فرشتن نمونه كندرا وتوقيلي بكرن جوان ئەوانەی کەوا داوا لە بتوسەنەم ئەکەن بتوسەنەمانە پەرستن ئەگەر بێت و مێشێک لەو بتوسەنەمانە شتێک بە ئەو بتوسەنەمە ناتوان ئەو شتە لەو مێشتە وەربگرنەوە. یعنی حتا ئەگەر هەمویان کۆبنەوە ئەوەی کە مێشەکەیە یان ئەوەی کە بتپەرستەکەیە یان بتەکەی هەردووکیان لاوازن ضعیفن. لێرەکانەدا بێدەسەڵاتی خۆی گەورە بێدەسەڵاتی مرۆڤمان نیشانەدا ئەوانەی کە کافرن بێباوڕن ملحیدن کە قەت دەتوانن دەسەڵاتی مێشێکی بچووکیشانەکە بتوان دروستی بکەن یعنی هێزیان بەسەریە هەبێتن. یانەوەتا لە فەرمودەیەکی قودسیدا پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام فەرمێ ومن أظلم ممن ذهب يخلق خلقي فليخلق ذرة أو ليخلق حبة أو شعيرا. ئەفەرمێتن کێ لەوە زاڵمترە کێ لەوە ستەمکارترە کە بێوێتن ذەڕەیەک دروستکا وەکو من یعنی مێرولەیەک بێوێ دروستکا وەکو من یان ئەوەتایە دەنکە زۆیە گەرمێک دروستکا وەکو من یعنی وا یعنی وەکو تەحەدایەک وایە کەوا زوڵمە ستەمە لە خۆتی یەکەی لە عەقلی خۆتی یەکەی لە ئاین و باوەڕی خۆتی یەکەی لە قیامەتی خۆتی یەکەی کە باسی گەردون و ژیان و زیندەوەر دێتە جێ باس ئەکرێت ئەبێ باوەڕ بێنێ ئێتراف بکەی بەبوونی خوایەک خالیقێک کە پێکی هێنا و دروستی کردو لە نەبوونەوە هێناویەتە بوون بەخۆ زوڵم و ستەم لە خۆت ئەکەی لەو باوەڕە لەو ئیمانە لا بدەی. ئایا عەقڵ قبولی ئەکا زەویەکی تەق و ڕەق بێهەست کوێر توانی بێتی مرۆڤ بەکتریا دروست بکاتن؟ ئایا عەقڵ قبولی ئەکاتن؟ ئایا عەقڵ قبولی ئەکاتن ئەو هەموو وردەکاریە لە گەردون لە ژیان لە ئاسمان لە زەوی هەیە لە خۆیەوە بێتە جێ دروست ببێتن؟ ناوەندی شاهانە کە ناوەندێکی زانستیە بۆ زانست لە لەندەن هەیە لە کۆتاییەکانی مانجی مایۆی 2019 لە بۆ چ کۆبوونەوە لە کۆتاییەکانی مانجی مایۆی 2019 ناوەندی شاهانە کە ناوەندێکی زانستیە لە لەندەن کۆبوونەوە مەجلیسێکیان ڕێکی خست مەجلیسەکە لە بۆ چ بوو لە بۆ زیادکردنی پارە بوو لە 5 میلیۆن دۆلارەوە کردیان بە 10 میلیۆن دۆلار بۆ هەر کەسێک بتوانی وەڵامی ئەوە بداتەوە ئایا چۆن ژیان چۆن گەردون دروست بووە. ئەمە دەربارەی تەنها خۆشەویستانە ئەوەی کەمە باسمان کرد تەنها دەربارەی یەک خانە قامسی بەکتریا بە نمونە بێنینەوە کە نە ئەزانن چییە چۆن پەیدا بووە لە چێوە هاتووە چۆن دروست ئەبێتن ئەدی ئەو هەموو خانانە ئەدی ئەو هەموو زیندەوەرە ئەی ئەو هەموو کەون و کائیناتە ئەی ئەو هەموو وردەکاری ئەو هەموو. بۆیە یەک لە زاناکان یەکێک لە زانە بەرزەکان کە بە شعر وتەکەی ئەڵێتن داوای بوونی بەڵگەم لێ ئەکەن لەسەر بوونی خوددا لە کاتێکە کە ئەوەی هەیە هەمووی بەڵگێ لەسەر بوونی خوددا هەرچی هەیە هەرچی ئەیبینی هەرچی گوێت لێ ئەبی هەرچی تامی ئەەکەی هەرچی بۆنی ئەەکەی هەرچی هەستی پێ ئەەکەی هەرچی عەقڵت پێ ئەشکێ هەمووی بەڵگێ لەسەر بوونی خوددایەک عەزیمێک گەورەیەک خالیقێک. بەڵام ئینسان ئەگەر
عقلی خۆی داپۆشی یان دڵی خۆی داپۆشی بەڕاستی قەت ناگا بە حەق قەت ناگا بە سەواب وقت ناگا بۆ ئیمان و باوەڕە کەی عقلی خۆی کردەوە کەی دڵی خۆی کردەوە بۆ باوەڕ بۆ ئیمان بۆ حەق و ڕاستی ئەوە ئیمان دێنێ وەکو هەر زانایەک لەو زانانەی کە لە دەرەوە یان هەر مسلمانێک لە مسلمانانەی کە بوونەتەوە مسلمان لە دوای بێ باوەڕ و ئیلحاد هەتای بەخوای گەورەتان دەسپێرم بارك الله فيكم وصلى الله وسلم وبارك على نبينا محمد ئەگەر پرسیارێکتان هەیە مایە بکەنەوە خزمەتتان شەوی هەینیە ئەو شەوە پیرۆزە لە کیس خۆتان مەدەن سوورەتی کەف بخێنەوە سەڵاو زۆر لەسەر پێغەمبەر بدەن عەلەیهی سڵات وسەلام خوای گەورە لایەکمان قبول کات زۆر خۆشحاڵ بووم خوای گەورە سەوابمان پێ بدە حەقمان پێ بدە ئیمان و یەقینمان پێ ببەخشێ لەسەر ئیسلام بان مرێ بمانژێنێ بارك الله فيكم خوای گەورە ئیسلام سەر خەلام بگرێ وصلى الله وسلم وبارك على نبينا محمد السلام عليكم ورحمة الله وبركاته